گەڕانەوەی ڕۆگەر و دەستپێکی تاقیکردنەوەی خاتوون لە وڵاتی هیندستان لە شارێکدا کە بە بۆنی بەهارات و دەنگی زەنگی وشترەکان دەناسرایەوە. بازرگانێک هەبوو بە ناوی ڕۆگەر. ڕۆگەر تەنیا بەهۆی دەوڵەمەندییەکەیەوە نا، بەڵکو بەهۆی دڵپاکیەکەشیەوە لەناو خەڵکدا خاوەن ڕێز بوو. ژنەکەی ناوی خاتوون بوو، وەک ناوەکەی بەقەدر و بەقیمەت بوو. جوانیەکەی لەسەر زمانی هەموو کەسێک بوو. ژیانێکی ئارامیان هەبوو. بەڵام هەمیشە لە دڵی ڕۆگەردا ترس هەبوو کە ڕۆژێک ئەم بەختەوەریە تێک بچێت. ڕۆژێک لە ڕۆژان ڕۆگەر بڕیاریدا بۆ فراوانکردنی کارەکەی بچێتە سەفەرێکی دوور بەرەو دەریا قوڵەکان. پێش ئەوەی بارەکەی پێچێتەوە، چوو بۆ بازاڕ تا پارێزەرێکی ژیر بۆ ماڵەکەی بکڕێت. لەوێ دوو باڵندەی سەرنجڕاکێشی بینی. یەکیان مەیموونێک بوو کە بە دەنگە خۆشەکەی دەناسرایەوە. ئەوی تریان تووتیەک بوو کە پەڕەکانی سەوزی تۆخ بوون و چاوەکانی وەک مرۆڤە زاناکان دەبریسکانەوە. ڕۆگەر هەردووکی کڕین و هێنایەوە بۆ ماڵەوە. ڕۆگەر ڕووی کردە خاتوون و وتی: خان مەکەم، من دەچمە ڕێگەیەکی دوور کە ڕەنگە چەند مانگ بخایەنێت. لە نەبوونی مندا ئەم دوو باڵندەیە بکە بە ڕاوێژکاری خۆت، بەبێ ئەوەی ڕاوێژیان پێ بکەیت. هیچ هەنگاوێک مەنێ. تووتی تەنیا باڵندەیەک نییە، ئەو خاوەنی ئەزموونی 1000 ساڵەیە. دوای ئەم قسانە ڕۆگەر لەگەڵ کاروانەکەی کەوتە ڕێ. دوای ڕۆشتنی ڕۆگەر چەند هەفتەیەک تێپەڕی. خاتوون لە ناو کۆشکەکەیدا بە تەنیا مابووەوە. ڕۆژێک کاتێک لەسەر هەیوانەکە دانیشتە بوو، گەنجێکی چاک و لە بنەماڵەی میر بە بەردەم ماڵەکەدا تێپەڕی. چاویان کەوتە یەک. لەو ساتەدا ئاگری دڵداری لە دڵی هەردووکیاندا گەشایەوە. گەنجە دڵدارەکە لە ڕێگەی ژنێکی پیرەوە پەیامێکی بۆ خاتوون نارد: من لە داخی عاشقی تۆ نەخۆش کەوتم. شەوێک وەرە بۆ بینینم تا دڵم ئارام ببێتەوە. خاتوون لە نێوان وەفاداری بۆ مێردەکەی و ئەم دڵدارە نوێیە دامایەوە. دڵی بۆ لای گەنجەکە دەچوو، بەڵام عەقڵی ئاگاداری دەکردەوە. بڕیاریدا بچێتە لای مەیموونەکە. مەیموونەکە کاتێک داواکاری خاتوونی بیست، بەتوندی وەڵامی دایەوە: تۆ چی دەڵێیت؟ مێردەکەت تۆی سپاردووە بە خوا و ئێمە. ئەم کارەی دەتەوێت بیکەیت. ڕووڕەشیە. ئەگەر بچیت، کەرامەتی خۆت لەدەست دەدەیت. خاتوون لەم ڕەخنە توندە زۆر تووڕە بوو. مەیموونەکەی گرت و کێشای بە زەویدا. مەیموونەکە لەوێدا مرد. دواتر خاتوون بە ترس و تووڕەییەوە چوو بۆ لای تووتیەکە. وای بیر کردەوە ئەگەر تووتیەکەش وەک مەیموونەکە قسە بکات، ئەویش دەکوژێت. تووتیەکە کە هەموو شتێکی بینی بوو، بە ژیری و بە فێڵێکی سیاسی نزیکی بابەتەکە بووەوە. وتی: خانمی ئازیزی من، بۆچی ئەوەندە نیگەرانی؟ مەیموونە پیرەکە نەزان بوو، نەیدەزانی دڵی گەنجان چۆن لێدەدات. بێگومان مافی خۆتە ئارامیەک بدەیت بە دڵت، بەڵام بڕوانە، دڵداری بێسەروبەر جار نادەبێتە هۆی کارەسات. ئایا چیرۆکی ئەو سەگە وەفادارە و مارە ڕەشەت بیستووە؟ دەترسم ئەگەر ئێستا بە پەلە بچیتە دەرەوە، نەتوانیت خۆت لە هەڵەیەکی گەورە ڕزگار بکەیت. خاتوون کە ئارەزووی چوونە دەرەوەی هەبوو، بەم قسەیەی تووتیەکە وەستا. پرسی: ئەوە چ چیرۆکێکە؟ بێڵێ با گوێ بگرم. تووتیەکە بینی پلانەکەی سەرکەوت. دەستی کرد بە گێڕانەوەی چیرۆکی یەکەم و ئەوەندە بە هونەری باسی ڕووداوەکانی کرد کە خاتوون کاتی خۆی لەبیر چوو.
کاتێک چیرۆکەکە گەیشتە خاڵی هەرە سەرنجڕاکێش. تووتیەکە وەستا وتی: ڕۆژ هەڵاتخان مەکەم. چیتر نابێت لەبەر ڕووناکیدا بچیتە دەرەوە. شەوی داهاتوو وەرە. کۆتایی چیرۆکەکە و چیرۆکی خۆشتریشت بۆ دەگێڕمەوە. بەم شێوەیە تووتیەکە بە زمانە شیرینەکەی و عەقڵە قووڵەکەی هەموو شەوێک خاتوونی لە ماڵەوە هێشتەوە و لە مەترسی ڕووڕەشی پاراستی. شەوی یەکەم. چیرۆکی بازرگانی زانا و سێوی نەخشێنراو. تووتیەکە پەڕەکانی خۆی ڕێکخست. لەسەر جێگەکەی دانیشت و بە دەنگێکی ئاوازدار دەستی کرد بە گێڕانەوە. خاتوونەکەم. لە سەردەمانی کۆندا لە وڵاتی چین بازرگانێکی زۆر دەوڵەمەند و ژیر هەبوو بە ناوی سەردار. سەردار کچێکی زۆر زانا و هۆشیاری هەبوو بە ناوی دەریا. دەریا تەنیا بە جوانییەکەی نا، بەڵکوو بە زانست، فەلسەفە و توانای چارەسەرکردنی کێشە هەرە ئاڵۆزەکان دەناسرایەوە. زۆر دڵدار و خوازیاری هاوسەرگیری دەچوونە بەردەم دەرگای ماڵیان. بەڵام دەریا مەرجێکی قورسی بۆ هەمووان دانابوو. دەیوت: من تەنیاشوو بەو کەسە دەکەم کە بتوانێت لە گفتوگۆیەکی مەنتیقی و زانستیدا بەسەرمدا سەر بکەوێت. ڕۆژێک سێ پیاوی زۆر دەوڵەمەند و فەیلسۆفی ناسراوی شار هاتن تا عەقڵی خۆیان لەگەڵ هی دەریا تاقی بکەنەوە. یەکەمیان ئەستێرەناس بوو. دووەمیان پزیشکێکی ناودار بوو. سێیەمیشیان ئەندازیارێک بوو کە دەیتوانی ئامێری سەیر دروست بکات. کاتێک گەیشتنە کۆشکی سەردار، دەریا پێشوازی لە هەر سێ میوانەکە کرد و پێی وتن: هەر یەکێکتان با گەورەترین توانای خۆی نیشان بدات و لە کۆتاییدا من بڕیار دەدەم کێ شایستەی ئەوەیە ببێتە هاوسەرم. ئەستێرەناسەکە سەیری ئاسمانی شەوی کرد. هەندێک حسابی کرد و وتی: من دەبینم لە وڵاتی دراوسێ، لەسەر لووتکەی کێوێکی بەرز، سێوێکی زێڕینی نەخشێنراو هەیە کە هەر کەسێک لێی بخوات چیتر نەخۆش ناکەوێت و هەمیشە گەنج دەمێنێتەوە. بەڵام ئەو سێوە لەژێر پاراستنی ئەژدیهایەکی گەورەدایە. ئەندازیارەکە بە پێکەنینێکی پڕ لە شانازیەوە وتی: ئەگەر وابێت، من دەتوانم ئەسپێکی دارینی میکانیکی دروست بکەم کە بتوانێت لە چاوتروکانێکدا بفرێت و بمانگەیەنێتە سەر ئەو کێوە. پزیشکەکەش وتی: منیش خاوەنی زانستێکی وەهام کە دەتوانم ئەو سێوە لە ژەهری ئەژدیهاکە پاک بکەمەوە و بە شێوەیەکی تەندروست بیهێنم تا پێشکەشی خانمەکەمانی بکەین. هەر سێ هاوڕێکە بڕیاریاندا پێکەوە کار بکەن. ئەندازیارەکە ئەسپە فڕیوەکەی دروست کرد. ئەستێرەناسەکە ڕێگەی نیشاندا و پزیشکەکەش ئامادەکاریەکانی کرد. فڕین. چوونە سەر کێوە دوورەکە. بە فێڵی ژیرانە سێوەکەیان لە ژێر دەستی ئەژدیهاکە دەرهێنا و گەڕانەوە. بەڵام کاتێک گەڕانەوە، لە نێوانیاندا مشتومڕێکی گەورە دروست بوو. هەر یەکەیان دەیوت: ئەگەر من نەبوومایە، ئەم سێوە نەدەدۆزرایەوە، بۆیە دەبێت من لەگەڵ دەریا هاوسەرگیری بکەم. هاتنە بەردەم دەریا و داواکاریەکەیان پێشکەش کرد. ئەستێرەناس وتی ئەگەر زانیاری ئەو نەبوایە کەس شوێنی سێوەکەی نەدەزانی. ئەندازیار وتی بەبێ ئەسپە فڕیوەکەی ئەو کەس نەدەگەیشتە ئەوێ. پزیشکەکەش جەختی کردەوە کە بەبێ زانستی ئەو هەموویان بە ژەهری ئەژدیهاکە دەمردن. دەریا کەمێک بیری کردەوە. سەیری ڕووی هەرسێکیانی کرد و بە ژیریەوە وای وەڵامدانەوە: هەرسێکتان خاوەن توانای بێوێنن. بەڵام لەم دۆسیەیەدا ئەو کەسەی کە زۆرترین ماندووبوون و مەترسی خستووەتە بەرچاوی خۆی و سێوەکەی بەدەستی خۆی لە دەمی ئەژدیهاکە دەرهێناوە. پزیشکەکەیە. ئەستێرەناس تەنیا ڕێگەی نیشاندا. ئەندازیار تەنیا ئامێری دروست کرد.
بەڵام پزیشکەکە گیانی خۆی خستە مەترسیەوە و ڕاستەوخۆ لەگەڵ مەترسیدا ڕوبەڕوو بووەوە. بۆیە ڕێز و سەرکەوتن هی ئەوە. بەم شێوەیە دەریا لەگەڵ پزیشکە ئازاکە هاوسەرگیری کرد و هەردووکیان ژیانێکی پڕ لە ڕێز و بەختەوەریان بەسەر برد. تووتێکە لێرەدا وەستا. بینی لە دەرەوە ڕووناکی بەرەبەیان هێواش هێواش ئاسمانی شەو ڕووناک دەکاتەوە. دەنجی کەڵەباب لە گەڕەکەکانی دەوروبەرەوە دەهات. تووتێکە بە دەنگێکی نەرم بە خاتوونی وت: خاتوونی ئازیزی من، ئیتر بەیانییە. ئەگەر ئێستا بچیت بۆ بینینی دڵدارەکەت، خەڵکی شار دەتبینن و کەرامەتت لەدەست دەچێت. ڕێگە بدە ئەمڕۆ لە ماڵەکەی خۆت پشوو بدەیت. و ئەگەر خوا حەز بکات، شەوی داهاتوو چیرۆکێکی زۆر سەرنجڕاکێشتری بۆ دەگێڕمەوە کە هەروەها ڕێگاکانی سەرکەوتنت نیشان بدات. خاتوون کە بە وردی گوێی لە چیرۆکەکە گرتبوو، بینی ڕۆژ هەڵهاتووە و چیتر چوونەکەی مەحاڵە. سوپاسی تووتیەکەی کرد و بڕیاری دا چاوەڕێ بکات تا شەوی داهاتوو دێت.